سەرەتا بە خێراتنی تەواوی میوانە بەڕێزەکان دەکەین و سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کورد و کوردستان بەگشتی و بە تایبەتی بۆ ئەو سێ شەهیدە دادەنەوێنین کە پێرە ئێوارە لە کورتەک بە تیارەکانی تورکیای خوێن ڕێژ شەهید کران بە ناحەق. بەڕێزان، ئەمە ئەوە دەسەلمێنێ کە ئەمە ئەوە دەسەلمێنێ کە تورکیا بە تەنیا دوژمنی پەکەکە و گەریلان نییە، تورکیا دوژمنی هەموو کووردە. ئەمە ئەوە دەسەلمێنێ کە تورکیا بە ناوی پەکەکەەوە دەیەوێ هەموو باشووری کوردستان داگیر بکە. بەڕێزان، ئێمەی کورد پێویستە لە بەرانبەر ئەم کۆمەڵکوژی و تاوانکاریەیە پێویستە وریابین، پێویستە خۆمان بەڕێخستن کەین، پێویستە هەڵوێستمان نەبێ، پێویستە بە خۆڕێخستن و بە یەکبوونی خۆمان وەڵامی ئەم زوڵم و زۆرەی دەوڵەتی تورکیا و تەواوی داگیرکەرانی کوردستان بدەینەوە. سەرەتا بە خێراتنی هەموو میوانە بەڕێزەکان دەکەین بە ناوی خانەوادەی شەهیدەوە. پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی شەهید دەکەین. زۆر بەخێر بن سەر و سەرچاومان. بەڕاستی ڕژێمی تورکە ڕژێمێکی فاشی خیانەتکارە، دەیەوێت کورد بە یەکجاری لەناوبەری، بەڵام بۆی ناچتە سەر ئینشاڵڵا بە هۆکاری هەڤاڵانی قەندیلەوە بەرپەرچی هەموو تیرۆریستەکانی دەداتەوە. ئینشاڵڵا سەرکەوتن بەدەستدێنیت. ئێمە ئەگەر هەزاران شەهیدی تریش بدەین، ئێمە سەر نابینەوە لە کوردستان و لە بە خاکبوونی کوردستان. ئینشاڵڵا سەربەرزی بەدەست دەهێنین. سەرکەوتوو بێ گەلی کورد، سەرکەوتوو بێ گەلی کورد، سەرکەوتوو بێ گەلی کورد. دوژمنان بمرن، خاینکار لە ناوچێ یا ڕەبی. لە کەسایەتی شەهیدانی کۆرتێکدا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی برادۆست، شەهیدانی بادینان، شەهیدانی شێلادزێ، تەواوی شەهیدانی ڕێگای ئازادی کوردستاندا دەنەوێنین و ئەڵێن شەهید نامرن. سڵاو لە بەرخۆدانی بنەماڵەی سەربەرزی شەهیدانی کۆرتێک دەکەین. جارێکی تر ئەڵێن شەرمەزاری و ڕسوایی بۆ دەوڵەتی فاشستی تورکیا و شەرمەزایی و ڕسوایی بۆ ئەوانەی کە لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیاندا چاوپۆشی لە هێرش و پیلانگێڕیەکانی دەوڵەتی فاشستی تورک دەکەن لە هەرێمی کوردستاندا. بێگومان گەلی کورد لە باشووری کوردستان بەتایبەت گەلی خۆڕاگر، گەلی بەرخۆدێر و گەلی سەرهەڵدێری بناری قەندیل جاری یەکەم نییە شەهید ئەدا و جاری دواییش نابێ شەهید ئەدا. پێویستە دۆست و دوژمن ئەوە باش بزانێ. ئەگەر ئەمڕۆ هەتا ئێستا لە باشووری کوردستاندا نیمچە ئارامیەک هەیە، ئەگەر هەتا ئێستا تۆزێک باشووری کوردستان پارێزراوە، ئەمە دەبێ
بەتایبەت دەسەڵاتی باشووری کوردستانەوە باش بزانێکە بەرخۆدانی گەلی خۆڕاگری بناری قەندیلە بۆیە لە کەسایەتی خەڵکی تێکۆشەری بناری قەندیلدا سڵاو دەنێرین بۆ هەموو ئەوانەی کە لە چوار پارچەی کوردستاندا لە بەرامبەر داگیرکاری لە بەرامبەر هێرشی فاشیزمی دەوڵەتی ئاکەپا بەرخۆدانی ئەکەن. هەر لێرەوە جارێکی تر بێدەنگی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق شەرمەزار دەکەین. بێدەنگی ئەوانەی کە بە ناوی مافی مرۆڤ و بە ناوی ئازادیەوە خۆیان بەناو کردووە لە بەرامبەر ئەو کۆمەڵکو ژیانە لە بەرامبەر ئەو داگیرکاریە کە دەوڵەتی فاشیستی تورک دەیەوێ لەسەر باشووری کوردستان بیسەپێنێ شەرمەزارەکەین و ئەواڵێن کە بیانوەکانی دەوڵەتی فاشیستی تورک تا دووار ڕادە بێ بنەمان. کۆمەڵکوژی تەقینەوەکانی ئەمڕۆ لە کەرکووکدا ئەنجام دەدرێن دەوڵەتی فاشیستی تورکە. ڕەوش و بارودۆخی گەگەلی دووس خورمات و تێیدا ژیانەکە پیلان ڕێژی و پیلان و هێرشی دەوڵەتی فاشیستی تورکە بە هاوکاری هێزە خۆفرۆشەکانی باشووری کوردستانە. بە تایبەتی ئەو لێدوانە شەرمەزاریەی کە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان داویەتی ئەوەندەی تر حکوومەتی هەرێمی ڕوبەڕووی شەرمەزاری کردەوە و ئەوەی جارێکی تر بۆ گەلی خۆڕاگری بناری قەندیل بۆ گەلی چوار قورنە ئیسپات کرد سەلماندی کە ئەو حکوومەتە حکوومەتی گەلی کورد نییە لە باشووری کوردستاندا. نوێنەرایەتی گەلی کورد ناکە، نوێنەرایەتی بنەماڵەی شەهیدانی کۆرتەک ناکە، چونکە تا ئێستا خەڵک لە گومانی ئەوەدایە کە گەلە حکوومەتی هەرێمی کوردستانە و پەیامی نووسیوە یان دەوڵەتی تورکیا. پەیامی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی تێدایە کە هێشتا نازانێ بناری قەندیل یان کۆرتێک سنووری هەرێمی کوردستانە یان جەرگەی باشووری کوردستانە، چونکە لە پەیامەکەی حکوومەتی هەرێمدا کۆرتێک بە ناوی سنووری هەرێمی کوردستان بەناوەکرێ. پێویستە ئەو گەلەیدی لە حکوومەتی هەرێم بپرسێ، پێویستە چیتر بێدەنگی قبول نەکرێ لە بەرامبەر ئەو سیاسەتەی کە حکوومەتی هەرێم لە پێناوی بەرژەوەندی ئابوووریەکانیدا لە پێناوی بەرژەوەندیمانەوەی دەسەڵاتی خۆیدا لە بەرامبەر دەوڵەتی تورکیادا تا ئێستا دەینوێنێ. هێرش و پەلامارەکان ئامانجی سەرەکیان هەیە، ئەویش ئامانجیانەوەیە کە گوندنشینان چۆڵ بکەن خاکی باشووری کوردستان بە تەواوی داگیر بکە. هێرشی دەوڵەتی فاشیستی تورکیا دەبێ خەڵک ئەوە باش بزانێ حکوومەتی ئاکەپا لە سیوێکی ئەم مانگە تەختی هەژا تەختی ڕوبەڕووی هەڵوەشانەوە هاتۆتەوە بە تایبەت لە ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەستەمبۆڵدا کە بە هێزی دیموکراتی بە تێکۆشانی دیموکراتی تەختی ئەردۆغان تەختی دەوڵەتی فاشیستی تورک ڕوبەڕووی هەژان هاتووە. هێرشی کە دوێنێ ئێوارە کرا سەر کۆرتێک لە بێهێزی دەوڵەتی تورکیایە. دەوڵەتی فاشیستی تورک ئەوەندە بێچارەماوەی تر پەلاماری خەڵکی مەدەنی ئەدات و دەیەوێ بەو هێرشانە پەردەپۆشی بنکەوتن و هەڵوەشانەوەی دەسەڵاتی خۆی بکات. بەرخۆدانی ئەمڕۆ کە لە چوار پارچەی کوردستاندا ئاکرێ سەرکەوتنی گەلی کورد، سەرکەوتنی هێڵی تێکۆشانی ئازادی خوازی گەلی کورد، بەرخۆدانی بنەماڵەی شەهیدان و خوێنی شەهیدان و ڕۆحی شەهیدان ئارامترەکە. بۆیە جارێکی تر لەسەر ناوی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان وێ ڕایەوەی پرسە و سەرخۆشی لە بنەماڵەی شەهیدانی کۆرتێک دەکەین ئەڵێن بە ڕۆحی بەرخۆدانی شەلادزێ، بە ڕۆحی بەرخۆدانی گەلی بناری قەندیل تا سەرکەوتن ڕناوەستین. هیچ هێرشێک لە تێکۆشان لە بەرخۆدان پەشیمانمان ناکاتەوە. ئێمە یەکجار بڕیارمان داوە ئامادەین لە بەرامبەر هەر هێرشێکی کە دەکرێتە سەر دەستکەوتەکانی گەلی کورد دەکرێتە سەر گەلی ئێمە تا شەهید بوون ئامادەین. جارێکی ترەڵێن شەهید نامرێ بمرێ خیانەت نەفرەت لە داگیرکەران و لە تیرۆرستان و لە دەوڵەتی فاشیستی تورک. زۆر سپاس. گەلێ بەرخۆدانوان گەلێ باژارێ ڕاپەرینێ ئەم دەستپێکێ du kesata şehîdê Kurtekê de hemû
şehidin şoreşa Kurdistan'ı bibirtinin berca xal hembere vadı tavinin. Gelen heca beguman ve kırkırına li korteke çebuyi ve tevkujiya korteke çebuyi dilim be hamuçka eşan. Le dive em tev bizanin haya ku yekitiya me çenebe hatta ku em mile xwanedin hevdu hatta ku em yekitiya xwal hembere düşmana da çenekin beguman ve jane vi rengi her devam bikin. Bi taybet devleta Türka dagirker li ku dibe bila bibe destkeftiyê Kurdekî li ku dibe bila bibe êrişa her vextî êrişê wê li ser wê dewam dikin. Divê em ji bîr nekin peymana Cezayirê bi destê devleta Türka faşîst hat pêkanîn. Tevkujiyê Kurda yê Zîlan yê Dêrsimê yê Qoçgîrê yê Afrînê ya Kobanê yê Şingalê hemî bi destê vî dagirkerê xûnmiş hatine pêkanîn. Ev ne ya destpêkê ye, ev ne tevkujiya destpêkê ye, ev dagirkerê mezin dike. Lê ji bo ku em va rewşa vala derbixînin carek dî Şingal û Afrîn û Kurteka jiyan nekin pêwîst dike ku em yek deng bin em bibin birayê hevdoveke ku em birayê hevin. Divê em li hemberê tirsa dagirkera serê xwe şor nekin netewênin. Ha bi vî awayî em vê tevkujiyê bi navê gelê wargeha Mexmûr vê tevkujiyê şermezar û riswa dikin. Dîsanê em banî tevayê Hizbû Başorê Kurdistanê yê her çar parçeyê Kurdistanê dikin li hemberê vî dijminê xûnxar pêwîst e em bibin yek. Em bi navê wargeha Mexmûr banga yekîtiyê li hemû hizbê Kurda dikin.